پرسکۆی شۆڕشی ئەیلول پەتای بێومێدی لە هەموو کوردستانە بڵاو کردبەوە. خەڵک بێدەنگ و شار و گوند و چیا خامۆش و ئومێد لە چاوەکان ون بوو. لەو تارێکیستانی بێ هیواییەدا تروسکای یەک لە شامەوە هەڵگیرسا. سەرەتاکەی بەیەکگرتنی چەند باڵێ دەستی پێکرد و دواتر بوو بە هەوێنی جیابوونەوەی چەند باڵێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاوەخانەیەکی شامەوە بۆ کۆشکی کۆماری. دوای ئەوەی مستەفا بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تکاو پاڕانەوەی چەندین پارت و بزوتنەوە و سەرکردە و فەرماندە و سیاسەتمەداری بۆ بەردەوامیدان بە شۆڕش ڕەت کردەوە کە دەیانگوت چەک و پارە و پێشمەرگەی زۆرمان هەیە و دەتوانین بەبێ ئێران بەردەوام بین بێ ئومێدی تەشەنەی سەند بۆ ناو سەرکردە و فەرماندەکانی شۆڕش و هەندێکیان خۆیان ڕادەستی ڕژێمی عێراق کردەوە و هەندێکیشیان بەرەو ئێران و وڵاتانی تر ئاوارە بوون. قاوەخانەی توڵەی دیمەشق و لەدایکبوونی یەکێتی تاریکترین و بەهیواییترین ساتی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە مام جەلال و چەند سیاسەتمەدارێکی هاوڕێی سەرقاڵی دامەزراندنی پارتێکی نوێ و شۆڕشێکی نوێ بوون. پارتێک کۆمەڵک عەقڵی سیاسی و ئەکادیمی نەخشەیان داڕشت و لەگەڵ خۆیدا دنیابینی نوێیان هێنا. دوای ماوەیەک دیدار و گفتوگۆی چڕ لە نێوانیاندا ڕۆژی 22 ئایاری 1975 لە قاوەخانەی توڵەی لە گەڕەکی ڕومانە لە دیمەشقی پایتەختی سووریا نوێنەری باڵە سەرەکیەکانی شۆڕشی نوێ کۆمەڵەی مەرکەز دینینی کوردستان بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان لەگەڵ هێڵی گشتی کە بەو سیاسەتمەدارانە دەوترا سەر بەو دوانە نەبوو. بەیاننامەی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بە کەمێک دەستکاریکردنی ئەوەی پێشتر مام جەلال نووسی بووی ڕاگەیاند. دواتر ئەو بەیاننامەی وەرگێڕرا بۆ چەندین زمان و ڕۆژی 1/6/1975 بڵاو کرایەوە و کرایە بەرواری فەرمی دامەزراندنی یەکێتی. برا کوژی لە دروستبوونی یەکێتیەوە شەڕ لە نێوان یەکێتی و پارتیدا کە ئەو کات بە ناوی قیادە مۆقەتەوە کاری دەکرد دروست بوو، بەڵام ئەوە وەک مێژووی یەکەم شەڕی براکوژی نێوانیاندا دەدرێت. ڕووداوەکانی هەکاری ساڵی 1970 کە تێیدا یەکێتی بژاردەیەک سەرکردە و پێشمەرگەکانی نارد بۆ وەرگرتنی یارمەتی لە سووریا، بەڵام قیادە مۆقەتە بە هاوکاری عێراق و تورکیا لە سێگۆشەی هەکاریدا بە گیریان هێنان و تاک و تەرایان ڕزگاری بوو. تا ئێستاش یەکێتی ئەوە بە کارەساتی هەکاری ناو دەبات. دواتر ساڵی 1980 بەرەی جوود دروست کرا و لەو ساڵەوە تا 1986 پێشمەرگە هێندەی سەرقاڵ و شەڕ و کوشتنی یەکتری بوون، ئاگایان لە ڕژێمی بەعز نەبوو. دوای ڕاپەڕین هەڵبژاردن کرا و پەرلەمان و حکومەتی هەرێم دروست کرا، بەڵام ئەوەش دادی نەدا و ساڵی 1994 دووبارە براکوژی دەستی پێکردەوە. بێژگە لە پارتی یەکێتی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیشدا کەوتە شەڕی براکوژی تا ساڵی 1997 خایان. لەگەڵ پارتیشدا شەڕەکە هێندە کاریگەر بوو، کوردستانیان کرد بە دوو بەش و دوو حکومەت و دوو زۆنی جیاوازەوە. تا ئێستاش ئاسەواری ئەو دوو ئیدارەیە بە ئاشکرا هەستی پێدەکرێت. کۆشکی کۆماری دوای پرۆسەی ئازادی عێراق کورد بەشدارێکی کاریگەر بوو لە دروستکردنی عێراقی نوێدا. لە سەرەتای پرۆسەکەدا مام جەلال بووە ئەندامی ئەنجومەنی حکم و دوای هەڵبژاردننی ساڵی 2005 ئەو کەسەی سەدام حسێن لە لێخۆشبوونە گشتیەکاندا دەیگوت هەموو کەس دەگرێتەوە بێژگە لە جەلال تاڵەبانی بووە یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق. دوورکەوتنەوەی مام جەلال لە هەرێم و سەرقاڵبوونی بە کاروباری سەرۆکایەتی عێراقەوە ململانەکانی ناوێشی تونتر کردەوە و دوای نەخۆشکەوتن و مردنیشی دۆخەکە خراپتر بوو. بەردەوامی باڵەکان وێڕای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام باڵە دروستکەرەکانی لەناو خۆدا هەرما بوو.
کۆمەڵی مارکزلینین کە پێشتر لە ساڵی 1970دا دروست بوو وەک ڕێکخراوێکی سربەخۆ کاریان دەکرد بە بەڵگەی ئەوەی دوای 4 ساڵ لە دامەزرانی یەکێتی و لە ساڵی 1970دا هێشتا وەک پارتێکی سربەخۆ کۆبوونەوەی فراوانیان کرد و ناوی خۆیان گۆڕی بۆ کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان. بزوتنەوەی سۆسیالیست کە بەر لە دروستبوونی یەکێتی ساڵح یوسفی سەرۆکایەتی دەکردن و خودی خۆی نەبوو بە بەشێک لە یەکێتی و بەردەوامی بە بزوتنەوەکەیدا کە بە حسک دەناسرا وەک کوتلەیەکی ناو پارتەکە کاریان دەکرد. ساڵی 1970 محەممەدی حاجی مەحموود کە سەکردەیەکی پێشتری بزوتنەوەکە و یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی بوو گەڕایەوە ناو حیسک. ساڵی 1984 لە گەرمەی شەڕی عێراق ئێران و گەرمەی شەڕی براکوژیدا باڵێک بە ناوی ئاڵای شۆڕژ لە یەکێتی جیابەوە و بەڵام کاریگەرترینیان جیابوونەوەی باڵی ڕیفۆرم بوو بە سەرۆکایەتی نەوشیروان مستەفا. لە ساڵی 2006دا کە بەشێکی زۆری سەرکردایەتی و جەماوەری یەکێتی لەگەڵ خۆیدا برد و بزوتنەوەی گۆڕانی ڕاگەیان. دوای مردنی مام جەلال باڵباڵێن و کوتلەکاری لە ناو یەکێتیدا زیاتر تەشەنەی سەد بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە یەکێتی کۆنگرەی چوارەمی بەست. لە کۆنگرەدا سیستەمی بەڕێوەبردنی یەکێتی گۆڕاو کرایە هاوسەرۆکی هەریەک لە باڤڵ تاڵەبانی کوڕی مام جەلال و لاهوور شێخ جەنگی برازای بوونە هاوسەرۆک. بەڵام لە 8 تەمموزی 2020دا ئەم دوانە ڕوبەڕووی یەکتر بوونەوە و جارێکی تر باڵی لاهوور شێخ جەنگی لە یەکێتی چووە دەرەوە. جیاوازەکەی ئەم جاریان ئەوە بوو لاهوور شێخ جەنگی ناچاکرا یەکێتی بەجێ بهێڵێت. لە ئێستادا یەکێتی یادی 48 ساڵەی دامەزراندنی خۆی دەکاتەوە. لەبەر دەم کۆمەڵی ئەگەری زۆردایە پرسیارەکە ئەوەیە ئایا دەتوانێت بۆ داهات و ڕوبەڕووی ئاڵنگارەکان ببێتەوە؟